بینەرانی خۆشەویستی کورد کەناڵ خەڵکی خۆشەویست و خۆراگری کوردستان سڵاوتان پێشکەش. ئێمڕۆ هاوکات لەگەڵ هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بە سەدان هاوڵاتی و هاونیشتوانی کورد لە هەموو شار و شارۆچکەکانی دەرەوەی وڵات لەگەڵتان بەشدار بین بۆ خۆپیشاندانێکی جەماوەری دژی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە وڵاتی سویس. به نام زن زندگی آزادی، مردم مبارز ایران و آزادی خواهان، امروز اولین سالگرد قتل حکومتی ژینا امینی و یکمین سالگرد ترور دولتی زنده یاد دکتر صادق شرفکندی و یارانش در رستوران میکونوس در برلین آلمان است. هر دو جنایت حکایت از آن دارد که رژیم توتالیتر جمهوری اسلامی ابزار ترور، سرکوب و کشتار را به عنوان تنها ابزار حاکمیتی خود علیه مردم ایران و ملت کرد به کار گرفته است. مشخص است کشتار و نقض سیستماتیک حقوق ملت کرد در ایران تنها به دوره جمهوری اسلامی برنمیگردد و پیش از این رژیم توتالیتر هم رژیم سابق از هیچ جنایتی در کردستان ابعا نکرده است. اما جای افتخار دارد که بگوییم در برابر تمامی این کشتارها ما با 100 سال مبارزه هم روبرو هستیم. در 100 سال گذشته در تقابل با کشتارهایی که علیه مردم کردستان انجام شده، مردم کردستان همرزمانی در سطح ایران دست به مبارزه و مقاومت زده‌اند و از هر فرصتی برای مقابله با ترور و وحشت دولتی علیه خود استفاده کردند. گرد همایی امروز ما در واقع بخش کوچکی از همان مبارزه و مقاومت 100 ساله است. در پایان باید تاکید کرد همچنان گذشته در آینده نیز برای رفع تبعیض نهادینه شده، تحقق نگاه زن زندگی آزادی و تحقق حق حاکمیت مبارزه خواهیم کرد و آینده بدون تبعیض را محقق می نماییم. باید بونه بگله بەنێوی ژن ژیان ئازادی گەلانی شۆڕژێر و ئازادی خوازان ئەمڕۆ یەکەم ساڕۆژی قەتلی دەوڵەتی ژینا ئەمینی و 31مین ساڵیادی ترۆری دەوڵەتی دکتۆر سادقی شەرەفکەندی و هاوڕێیانی لە ڕێستۆرانتی میکۆنۆس لە بێرلینی ئاڵمانە. هەردوو جەنایەت نیشان دەدا کە ڕژیمی تۆتالیتێری کۆماری ئیسلامی ترۆر و سەرکوت و قەتڵ و عامی وەک تاکە کەرەسەی دەسەڵاتداری خۆی بە دژی خەڵکی ئێران و گەلی کورد بەکارهێناوە. دیارە کوشت و کوشتکار و پێشێلکردی سیستماتیکی مافەکانی گەلی کورد لە ئێران تەنها لە دەورەی حاکمیەتی کۆماری ئیسلامی نیە و پێشە و ڕژیمە تۆتالیتا ڕژیمی ڕابردوو لە هیچ جەنایەتێک بە دژی کوردستان دەستی نەپاراستەوە. بەڵام جێگای شانازێک کە بڵین لە بەرامبەر تەواو
هەموو جەنایەتەکانی دەرهەق بە گەلی کورد 100 ساڵ شۆڕش و بەرخۆدان لە مێژووی ئەو نەتەوە چەوساوەیەدا هەیە. لە 100 ساڵی ڕابردوودا لە بەرامبەر ئەو کشت و کوشتارێک کە لە کوردستان دەرهەق بە خەڵکی کوردستان کراوە، گەلی کورد هەموو کات وێڕای هەوخەباتانی لە ئێران شۆڕش و بەرەنگاربوونەوەی کردو و لە هەموو دەرفەتێک کەڵکی وەرگرتووە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ترۆر و سەرکوت. کۆبوونەوەی ئەو ڕۆمان بەشێکی بچووک لە تێکۆشان و بەرەنگاربوونەوەی هەر هەمان شۆڕشی 100 ساڵەیە. لە کۆتاییدا دووپاتی دەکەینەوە وەک ڕابردوو بۆ لە بینبردنی ئەو هەڵاواردنە سیستماتیکە و بەدیێنانی ئامانجی ژن ژیان ئازادی، سەپاندنی مافی خۆبوون، شۆڕش دەکەین و داهاتوویەک کە ببێتە کە بەبێ هەڵاواردن بنیاد دەنێین. بڕوخێ ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی ئێران. بەیاد بوونە گشت فتاو بوونی پشت بەیاد بوونە بێگەلێ In der Zentralregionen des Landes Verbrechen begeht sie in Belutschistan und Kurdistan Völkermord und Verbrechen gegen die Menschlichkeit. Der sexuelle Übergriff des Polizeichefs von Stadt Chabar auf ein 15-jähriges belutschisches Mädchen, der mit der Ermordung von Gina zusammenfiel, löste Proteste in Belutschistan auf, die mit der im Voraus geplanten Sabotage des Regimes konfrontiert waren. Und zum Massaker, den 30. September 2022 und blutige Freitag sei dann wurden. سلااو بۆچی بەشداری هەدەفی بەشداری لە کۆبوونەوەی ئەمڕۆی کوردانی نیشتەجی سویس بۆچیە؟ ئەمڕۆ ڕۆژی یەک ساڵەی شەهیدبوونی ژینا ئەمینیە و 31 ساڵەی ترۆرکردنی دکتۆر سادقی شەرەفکەندی و هاوڕێیانی لە وڵاتی ئەڵمان و 5 ساڵ بەسەر تێرۆری موشکبارانی قەڵای دیموکرات و بنکە و بارەگاکانی حیزبی دیموکراتی کوردستاندا تێدەپەڕێت. ئەوڕۆ ئەمە لێرە خڕبووینەتەوە بۆەوەی کە نا بە جمهوری ئیسلامی بڵێن و ئەم کردە بە تێرۆریستیانە مەحکوم بکەین. نیشتەجی سویس بەشداری ئەمڕۆ یەکەمین ساڵوگەری شۆڕشی ژینا بوو بە پێویست مانزانی کە هەمومان دووبارە ئەم دووپاتی کەینەوە. ئێمە تاکوونیە سەرنگونی ڕژیمی جمهوری ئیسلامی ئێران بەردەوامی لەم خەباتە. هەرچەند من پێم وایە ئەم خەباتە بۆ کوردی ڕۆژهەڵات خەباتێکی یەک ساڵە نییە. ئەم شاید شۆڕشەکە لە یەک ساڵە هەڵگرساوە و گروتینێکی گرتووە، بەڵام ئێمە هەفتا و چەند ساڵە خەریکین خەباتەکەین بۆ ئەم ڕۆژە و هیوادارین لە زووترین کاتا بتوانین ئەم خەباتە بەسەر بگەین و ئازادی بۆ ڕۆژهەڵات بگەڕێتەوە. هاونیشتمانیانی خۆشەویست وەک خۆتان نەبینن ئیمڕۆ بە سەدان هاونیشتمانی کورد لە وڵاتی سویس لێرە بۆ هاودەنگی لەگەڵ خەڵکی خەباتگێڕ و خۆڕاگەری کوردستان لە خۆپیشاندانێکی جەماوەریدا بەشدارن. بەشداری ئەو خەڵکە بۆ ئەوەیە کە جارێکی دیگە هاودەنگی و هاوسەوزی خۆیان لەگەڵ خەڵکی خۆڕاگەری کوردستان نیشان بدا، جارێکی دیگە لە دەرەوەی وڵات بێژن کە شەقامەکانی کوردستان، شەقامەکانی ئوروپا هاودەنگ پشتیوانی ڕاستەقینەی شەقامەکانی ناوخۆی وڵاتە و تەک بە تەکی کوردێکی خۆرهەڵاتی کە لە دەرەوەی وڵاتە لەگەڵ هاونیشتمانانی ناوخۆ هاودەنگ یەکدەنگ یەک هەڵوێستە دەبڕێت و بێزاری و ڕقی خۆی لە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران دەردەبڕێت. ئێمە لەگەڵتان دەبین تا کۆتایی ئەو بەرنامەیە بۆچوونی کۆمەڵێ هاونیشتمانی خۆشەویست وەردەگرین لە مەیدانی ڕێگەکەماندا. هیوادارم ئێوەی چاوتان لەسەر کورد کاناڵ بێ لەگەڵمان بمێننەوە. ئەچینە
ئەچینە لای هێژا مەنگوڕ نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە وڵاتی سویس. کاک هێژا بۆچی ئیمڕۆ لێرە بەشداری؟ ئەم کاتتان باش ئەمڕۆ بۆ پشتیوانی لە خەڵکی ڕاپەڕیوی کوردستان بۆ یادکردنەوەی یەک ساڵەی شۆڕشی ژینا بۆ ڕێزگرتن لە هەموو شەهیدانی ساڵی ڕابردوو کە لە شۆڕشی ژینادا شەهید بوون، هەروەها بۆ گەیاندنی دەنگی ناوخۆ بە دەرەوە و بە گوێی وڵاتانی ئەوروپایی. وەکو دۆنەری حزبی دموکراتی کوردستان ئێران دەست پەیوەندی دیپلۆماسیەکانتان ناتوانیتانێ ئەو نقطەیە بپێکن کە خۆتان ئاماژتان بۆ یا ئەسڵن ئیمڕۆ بڕیار وایە کۆمەڵێک کەسایەتی سویسی بەشداری خۆپیشاندانە بێت لەو مەیدانێکە دەچین؟ حزبی دموکرات و ماوەی ساڵ ڕابردوودا بەڕاستی کاری زۆر باشی کردووە لە هەموو وڵاتان بۆ گەیاندنی دەنگی خەڵک بە ناوەندەکانی بڕیار لە ئوروپا و لە ئەمریکا و هەروەها لە وڵاتانی تر. ئەمڕۆ ئێمە لە سوئیسیش پەیوەندی بەردەواممان هەبووە لەگەڵ حیزبەکانی دەستەڵاتدار، دەگەڵ ئەندام پارلەمانان، دەگەڵ کەسایەتی سیاسیەوە. ئەمڕۆژ دوودانە ئەندام پارلەمانی زۆر گرنگی ئSP بەشداری ئەو ڕێپێوانەنا کە یەکێکیان فابیان مۆلینا لە ئەندامی کۆمیسیۆنی سیاسەتی دەرەوەی سوئیسا تاسیری زۆرە لە پشتیوانی لە خەڵکی ڕاپەڕیوی ئێران و کوردستان لە ناوەندی بڕیاردا لە سوئیس. زۆر سپاس بژی بینەرانی خۆشەویستی کورد کاناڵ، هەروە لەگەڵتان دەبین ڕاو بوو لە درێژەیە و خۆپیشاندانە کۆمەڵی ڕاو بۆچینی هاونیشتمانانی کوردی دەرەوەی وڵات وەردەگرین بۆ بەشدارن ئیمڕۆ لەو خۆپیشاندانە چینە لای مام ساڵحی لەو کەسانێک کە بەردەوام لە هەموو خۆپیشاندانەکانە لە دەرەوەی وڵات حزوری هەبووە. مام ساڵح سڵاو لەبێ بۆچی بەشدارین بۆ لێرە؟ مانگی سپتێمبر مانگی ڕووداوەکانە، هەر لە مانگی سپتامبردا بوو کە ڕێبەری حزبی دموکراتی کوردستانی ئێران تورۆکە، هەر لە مانگی سپتامبردا بوو کە قەڵای دموکرات بۆمباران کرا، موشک باران کرا، هەر لە مانگی سپتامبردا بوو کە ژینای کوردان گیانی لێسێنرا. ئێمە بۆیە لێرە بەشدارین بۆیە کە پشتیوانی لە خەڵکی خۆمان لە ناو خۆدا بکەین، خەڵکی خۆمان بە هەموو شتێکەوە لە مەیداندانا، لە خەباتدانا، لە تێکۆتاندانا و لە هیچ گیانبازێک دەرگ ناکەن. ئەگەر چاو لە بنەماڵەی شەهیدەکانمان دەکەن، شەهیدانی ژینادا بەڕاستی ئینسان بەخۆی دەنازێت کە کووردە. زۆر سپاس بینەرانی خۆشەویست، هەروە لەگەڵمان هەڵوێستی ئامانجی بەشداری کۆمەڵێ هاونیشتمانی ژنانی خۆراگەری کوردستانی لە دەرەوەی وڵات هەروە بەشدار بوون لە خۆپیشاندانەکان لەگەڵمان لەگەڵ هاونیشتمانیانی کورد لەگەڵ ژنانی خۆراگەری کورد لە ناوخۆی وڵات. ئیمڕۆ لێرە بەشداری ئامانجی بەشداریت لەو خۆپیشاندانە چییە؟ ئامانجی بەشداریمان ئەوڕۆ ساڵۆگەری شەهید بوونی ژینایە، 31 ساڵ بەسەر ترۆڵکردنی دکتۆر سایی شەرەفکەندیە و 5 ساڵ بەسەر موشک بارانی قەڵایە. بۆیە لێرە کۆبووتینەوە کە ئەمەش وەک ژنێک کە لە دەرەوەی وڵات پشتیوانی خۆمان دەربڕین بۆ ژنانی ڕۆژهەڵات بۆیە کە بتوانین چاتر بە یەکگرتووە ئامانجەکەمان بگەین. زۆر سپاس. کاک ڕەحیم بەخێر بیت، ئیمڕۆ بەشداریت لەو خۆپیشاندانێ دەتەوێ بە وەزعیەتەوە چ پەیامێکت بگەین؟ ئەوڕۆکان بەشدارم لە خۆپیشاندانی ساڕۆژی ژینا ئەمینیدا کۆماری ئیسلامی بە دڕندەیی شێوەیەکی ناماقوڵداسی شەهیدی کرد و بریندە کوشتی. ئێمەش داوا لە خەڵکی کوردستان و تەواوەتی جیهان دەکەین بۆ ڕۆژە مێژوویە پشتیوانیمان بکەن و ئەو هەوڵە ترۆریستیانەدا مەحکوم بکەن. شتێکی دیکەش ئەوڕۆ ساڕۆژی دکتۆر سادقی شەرەفکەندی سکرتێری حیزبی دموکراتی کوردستانی ئێران، ئەویش ئەو ڕۆژە مێژوویەش لەلایەنی ئێمەوە زۆر گرنگە داوا لە خەڵکی دەکەم بۆم ڕۆژەوە ئەویش مەحکوم و شەرمەزار بکەن. زۆر سپاس. زۆر سپاس بینەرانی خۆشەویست، خۆشتان ئاگادارن و هەموو تێکۆشەری کورد لە خۆرهەڵاتی نیشتمانی ئاگاداریەوەی ئەمڕۆژ هاوکاتە لەگەڵ تیرۆر و جەنایەتی سامناکی میکۆنۆس کە لەوێدا دکتۆر شەرەفکەندی و هاوڕێیانی لە کردەوەیەکی ترۆریستی نامرۆڤانەی دیپلۆمات تیۆریستەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا
تیرۆرکران و شەهیدکران لەگەڵ ئەوەی کە ئیمڕۆ خەڵک لێرە بەشدارە بۆ هاودەنگی لەگەڵ خەڵکی خۆڕاگری ناوخۆی کوردستان هاوکاتیش بۆ ئەو بەشدارە کە ڕق و بێزاری خۆی لە ڕژیمی تیرۆریست پەروەری کۆماری ئیسلامی و هاودەنگی و هاوسۆزی خۆیان لەگەڵ ڕێبەر و سەرکردەی دیاری کورد لە خۆرهەڵاتی نیشتمان دووپات بکاتەوە. فلا ماري كدار خشتني لدل بالمينا خوش دار كردني بيعجبون قشت فتوقوني فشت بيعجبون بقلت كشت تواوە لەگەڵ بەشداری بەرچاوی کوردانی نیشتمان پەروەر لەگەڵ ئەوەی کە سەدان هاوڵاتی کورد و ئێرانی لێرە بەشدارە و لەگەڵ ئەوەی کە بەدەیان دەستگای میدیایی سویسری و دەرەوەی وڵات ئیمڕۆ لێرە بەشدارن ئیمڕۆ لێرە هەمویان هاتوون کە ڕۆماڵی خۆپیشاندانی کوردانی نیشتمان پەروەری کورد لە سویس بکەن. ئیمڕۆ ئەم خۆپیشاندانە لە گرنگی ئەوەیە کە هاوکات خەڵکی خۆمان لە ناوخۆ هاودەنگی لەگەڵ خەڵکی خۆمان لە ناوخۆی کوردستان دەربڕن هاوکات نیشان بدەن کە کورد لە دەرەوەی وڵاتیش لەگەڵ ئێوە دەبێت ئەوەی کە بۆ ئێمە زۆر دیارە زۆر بەرچاوێ بەشداری بەلوچەکانە هەموو نەتەوەکانی کورد لە هەموو نەتەوەکانی دانیشتووی جۆغرافیای ئێران و یەک لەوان بەلوچەکانن کە لێرە بەشدارن. بینرانی خۆشەویست هەروەک گوتم بەشداری هەموو چین و توێژەکان ئیمڕۆ بە هەموو نەتەوەکانی دانیشتووی جوغرافیای ئێران هەموو تێکۆشەرانی کورد بە تایبەتی لە دانیشتووی وڵاتی سویس وەک پێشتریش لەگەڵتەنە چەند کەس لە کەماندامەکانی حیزب پێشمەرگە دێرینەکان و یەکێک لەو کەسانش کە بەردەوام هەمیشە قەڵەمەکەی لە خزمەت بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بووە سیمایەکی ناسراوە کەسێکی دیارە لە خۆرهەڵاتی کوردستان کاک ئاکۆ یاسیە شاعری دیار کاگاکۆ بۆچی ئیمڕۆ لێرە بەشداریت دەتەوێت بە بەشداری خۆت چ پەیامێک بگەیەنی هەم بە ڕژیمی کۆماری ئیسلامی و هەمیش بە خەڵکی خۆراگری ناوخۆی وڵات. سەرەتا سوپاس بۆ جەنابەت بۆ ئەو تیمەی کە زەحمەتی فیلمەڵگرتنەوەی ئەمە خۆپیشاندانە کەشت ئەوڕۆ یەکەمی ساڵ ڕۆژی شەهیدبوونی ژینای کوردستانە ژینایەکە لە سەقزەوە لەدایک بوو گۆمی تاریکی تارانی شڵەقان لە ڕاستیدا قودسیەتی ڕێژیمی کۆماری ئیسلامی بە تەواوی قسە ژێر پرسیارەوە هەو ئەبوو هەدەی کە پێشتر تەواوی ئۆپۆزیسیۆنی ئێران لە ناوخۆ و لەدەرەوە هەوڵێنەدا بۆ بەرمەلاکردنەوەی ماهیەتی ڕێژیم بە شێوەیەکی ئەوتۆ نەبوو کە لە کوردستانەوە لە پراوێزەوە لە ڕاستیدا ڕێژیمی جمهوری ئیسلامی ئێران کەوتە بەر مەترسیترین هەڕەشەی شۆڕشی پەنخواردووی خەڵکی کوردستان بۆیە ئەم شۆڕشە دەستپێکێکی تازەیە و زوو یادرەنگ ئەم ڕێژیمە بەڕازانی دەڕوات لەبەرێکە مەحکوم بە بچوونە مەحکوم بەوەیە کە وڵامدەری کۆمەلگای مۆدرنی ئەوڕۆنیا و دروشمی ژنجیان ئازادی کە لە قوڵایی دەرونی شۆڕی گێرانی کوردەوە هاتووە بەر لە هەموو دروشمێکی ئینسانیە لەگەڵ هەموو پرەنسیبە جیهانەکانە تەطبیقە هەموو کەسێک پێشوازی لێ دەکات بۆ چاوەڕوانیمان ئەوەیە زوو یادرەنگ ئەم ڕێژیمە پارگۆبرێ بپێچێتەوە ئازادی و دموکراسی و بەختەوەری سەر بە ناوچەکانی باڵ بەسەر ناوچەکانی هەموو کوردستان و هەموو ئێران و یەک لەوان کوردستانی خۆڕاگری و دلێر زۆر سپاس بۆ بەشداریت قوربانی تۆ بینەرانی خۆشەویست هەر لەگەڵ ما بمێنەوە وەک گوتم یەکێک لەو کەسانە یەکێک لەو نەتەوانەی کە بەشدارە یەکێک لەو نەتەوانەی کە بەشدارن لەگەڵمان هەمیشە نەتەوەی بەلوچەکان یەکێک لەو کەسانە بوون کە هەمیشە لەگەڵمان لە خۆپیشاندانەکان بەشدارن ئەم هاڕێمان خۆی بەلوچە بەڵام کوردی باشە زانێت کوردی سۆرانی باشە زانێت
پێم بڵێ بۆچی ئیمڕۆ لێرە بەشداری دەتەوێت بە بەشداری خۆش پەیامی بە ڕژیمی تێرۆریستی کۆماری ئیسلامی ئێران و هاونیشتمانیانی دانیشتووی ئێران و خەڵکی بەلوچستان و کوردستانیش بگەین؟ بەڵێ مای لێرە لەگەڵ کوردان هەر خۆمان لەگەڵ کورد یەک دەزانیم و مەخصوصن بە تایبەت حیزب دموکراتی کوردستانی ئێران کە هەمکاری زۆر باشمان هەیە و ساڵان ساڵە لەگەڵ یەکتریم و ما خۆمان زۆر لەگەڵ حیزبی مردمی بەلوچستان وەکو حیزب دموکراتی کوردستان یەک دەزانیم بەلکە بە دو منتەقە دو جێگا و ئێمە هەر ئێمڕۆ ئێرەین کە خەڵکی خۆمان و خەڵکی هەموو ملەتی کورد و مەلوچ و ئەوانە بزانیم کە ئێمە هەر لەگەڵ یەکترین و تواناییمان هەیە کە بتوانیم لەگەڵ یەکتر ئەو حەقە بستێنین لەو کەسانی کە مەرگەزگرایان و لەو کەسانی کە باش لەگەڵمان هینیان کردووە حەقی کورد و بەلوچ بسین. باید بونه گشت فتاو کنی پشت باید بونه بینەرانی خۆشەویست وەک باسم کرد لەگەڵ هەموو چین و توێژە کوردستانەکانی نیشتەجێ وڵاتی سویس نەتەوەکانی دانیشتووی وڵاتی ئێرانیش بەشدارن بە کورد بە تورک بە بەلوچ عەرەب ئازەری و یەک لەو هاودیشتمانە ئازەریانە کە ئێمڕۆ بە نیشانەی هاوخەباتی هاوخەمی لەگەڵ ژنانی خۆراگەری کوردستان بەشدارە خاتوونێکی ئازەریە کە بە جلوبەرگی کوردی و ئاڵای کوردستان ئێمڕۆ بەشدارە. سلااوت لێبێ ئیمڕۆ وەکو ژنێکی ئازەری بۆچی بەشداری لە خۆپشتاندانی؟ Selam Erzel İrem. Ben bir İranlı olduğum için ve kendime vazife bildiğim için bu hemaşle olum ve Mahsa Emini için ve Kürdistan halkı için Kürt elbisesi giydim ve buradayım. باید بونه گشت فتاو کنی پشت باید بونه بگلی پیش کرد زنکیو دەستکەوت کردی بارچەکانی تری کوردستان کەسێک هەبوو قسم هذه من بدل نوان محاولة بجريدان يا بدش ولا بيش بيشو كاكل أنا وش وراد ولا بيشو هذا مختار بینرانی خۆشەویست وەک لە درێژەی ڕێپێوانەکە باسم لێوە کرد لەگەڵ بەشداری هەموو نەتەوە جیاوازەکانی ئێران نەوتەوەکانی دانیشتووی ئێران فارسەکان چالاکانی فارس زمانی نیشتەجێ وڵاتە بەشداری چالاکی خۆپیشاندانی ئەوڕۆن لەگەڵمان نوێنەری فری ئێران یانە ڕێکخراوێکی ئازادی بۆ ئێران کە لە هەموو وڵاتانی ئوروپایی خەریکی خۆپیشاندانە بەشدارە. خیلی ممنون از حضورتون امروز در تظاهرات امروز. میخواستم ازتون بپرسم که هدف حضورتون از شرکت در تظاهرات امروز چیه؟ میخواهید با حضورتون در تظاهرات امروز چه پیامی واسه زنان ایرانی و مردم مبارز کردستان و ایران؟ ما کنار مردم ایران ایستاده ایم تا آخرش و همیشه هم خواهیم بود، مخصوصا پشت هموطنان خانوممون بانوانمون که دارن می جنگن روز به روز تا زمانی که اونا می جنگن جنگ مام هست و ما در کنارشون خواهیم بود.
بیشتر ایرانیایی که امروز اینجا حضور دارن من فکر می‌کنم یکی از بزرگترین تظاهراتی است که امروز تو شهر بازل هست با توجه به فعالیتی که شما به عنوان انجمن آزادی برای ایران و همراه با احزاب و سازمان‌های کرد این تظاهرات رو هماهنگی کردن در حد اون انتظارات شما بود حضور مردم در تظاهرات امروز؟ راستشو بگم آرزوم بود که بیشتر مردم بیان ولی باز راضی هستم همین که تقریبا 600 نفر یا حتی بیشتر انسان جمع شدن برای ما واقعا نتیجه هستش و امیدواریم الان به مرحله بعدی دوم که تظاهراتمون میرسیم که اونجا بیشتر آدم باشن باز. خیلی ممنون. نكاين دستبر بهاف نكاين بشوتو ندي دميرا فرينا دميرا فرين أتا كيف سيستي وبفاستي بشي دميرا فرينا دميرا فرين أتا كيف سيستي وبفاستي بشي فلا ما يعيكو تارا خشتني لنغفر منا بینەرانی خۆشەویستی کورتکاناڵ وەک بەردەوام لە درێژەی ڕێپێوانەکە چەند بارێک لە درێژی و توێژەکە ناوتمان یەکێک لەو لایەنانەی کە ئەمڕۆژ بەشداری خۆپیشاندانەکەی پارتی ژیانی ئازادی کوردستانە کە بە شێوەیەکی یەکگرتووی ئەمڕۆ هەموو هێزە کوردستانەکانی نیشتەجێی وڵاتی سویس بانگەوازیان بڵاو کرد بەشداری خۆپیشاندان بوون. کاک سەلیم بەخێر بیت وەکو کەسێکی چالاکی سەر بە پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک بەشداری بە بەشداریتان چی دەتانەوێت چی بگەین بەشداری هێز و لایەنە کوردستانەکانی ئەمڕۆ لە خۆپیشاندانی ئەمڕۆ چۆن بوو؟ پێشەموو شتێک زۆر سپاس بۆ ماندووبوونی ئێوە و هەموو لایەکتان و دەستەی بەڕێوەبەری خۆپیشاندانەکە بەحام زۆر باش بووە لە بەیانیەوە ماندووبوونی هەموو هێز و لایەنەکان دەبینم ماندووبوونێکی زۆر کە بە دڵنیاییەوە لە ساوەڕوانیەکانی خەڵکدا ئێمەدا هەبووە و خاڵێکی گرنگ و سەرنجڕاکێشی کە هەشە بەرحاڵ بەشداری و کۆبوونەوە یەکگرتنی هەموو هێز و لایەنەکانی کوردستانیە لێرە ئەمڕۆ لە سویسرا کە دەتوانم بڵێم یەکەم جارەوە یەکگرتوون و بەیەکەوە دەستیان داوە تاکسیون و خۆپیشاندانێکی وەها ڕێپێوانێکی باش و ڕێک و پێک بووە هەتا ئەمڕۆ و ئارەزووی من هیوای من وایە کە ئارەزوو دەکەم کە باشتر بین بۆ جاری داهاتوو ئەمە ئەزمونێکی باشە و یەکگرتنە و لە سەروبەندی ساڵیادی شۆڕشی ژینادا زۆر زۆر ماندووبوون و هەوڵی هاوڕێیان دەبینم کە جێگای سرنجە جێگای خۆشحاڵیە و ئارەزوو دەکەم کە بەردەوام بەو شێوازە یەکگرتوو بین بەیەکەوە بین بەیەکەوە جوانین یەکدەنگ و یەکڕەنگ جوانین دەتوانین زۆر شت بکەین بەڵام بە تەنیا بڵاو و پەرش دەبینوە ئەمە ئەمڕۆ لێرەدا دەیبینم خاڵێکی سەرنجڕاکێشە بۆ من جێگای زۆر زۆر خۆشحاڵیە وەکو کوردستان یەک وەکو پارتی ژیانی ئازادی کوردستان وە سپاسی هەموو بەڕێوەبەران و بەڕێوەبەرانی کورتکاناڵیش دەکەم کە لێرە بەشداریەکی ئەکتیڤ و چالاکیان هەیە و دەستخۆشیان لێ دەکەم. سپاس بۆ بەشداریت. أتا كيف سيستي وبفاستي بجي دميرا فرينا دميرا فرين أتا كيف سيستي وبفاستي بجي وەکو گەنجێک
ئیمڕۆ بەشداری و خۆپیشاندانێت دەتەوێت چ پەیامێک دەیە بۆ گەنجانی ناوخۆی وڵات؟ ئێمە وەکو گەنجانی دەرەوەی وڵات لە سویسرا داوای سەبر و شەکیبایەکەین لە هاوڵاتیانمان لە ناوەی وڵات و وەکو ئەرکێکی کوردایەتی و حەزبایەتی هاتووین بۆ ئێرە وەکو ڕاگەیاندنێک بکەین بۆ ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن و بزانن کە تەنیانین. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی کورتکانان دوای ڕێپێوانێکی زیاتر لە 1 سەعاتی جەماوەری خەڵکەکە هاتە ئەو مەیدانە لێرەدا بڕیار وایە کە کۆمەڵە پارلەمانتارانی پارلەمانی سویس وتار پێشکەش بکەن و لەگەڵ ئەوەیە کە هاوکات لەوەی کە بەدەیان بە سەدان ئاڵای پیرۆزی کوردستان ئیمڕۆ بەشدارە وەک دەبینن خەڵک بۆ ناڕزایەتی دەربڕین لە ساڵڕۆژی شەهیدبوونی ڕێبەری دیاری بزوتنەوەی کوردستان کاک دکتۆر ساعید شەرەفکەندیچ هاوکاتە لەگەڵ ساڵڕۆژی شەهیدبوونی دکتۆر شەرەفکەندی بەشێکی چالاکیەکەی ئەوڕۆ تەرخانکراوە بە یاد و بیرەوەری و بەچڵاگرتنی یادی پیرۆزی شەهیدانی میکۆنۆس و لەگەڵ ئەوەی چا بەشێکی بەرچاو لە خەڵکەکەش بە نیشانەی لەگەڵ هاودەنگی لەگەڵ بزوتنەوەی خۆرهەڵاتی کوردستان بۆ هاوپەیمانی و هاوسۆزی لەگەڵ شەهیدی ڕێبەری دکتۆر سادقی شەرەفکەندی و هاوڕێیانی ئیمڕۆ لێرە بەشدارن. بینەرانی خۆشەویستی کورتکاناڵ وتمان ئیمڕۆ لێرە لە سویس لەو مەیدانە 4 کەس لە پارلەمانتارانی پارلەمانی سویس بەشدارن. سیبلەستان لە حزبی سەوزەکانە، فابیان مینیۆنۆ لە کۆمیسیۆنی پەیوەندیەکانی دەرەوەیە، مستەفا ئاتیچی کە بەشدارەکە ئەویش دواتر دێت و 2 کەس لە پارلەمانتارانی یەکێکی دیکەیان ئیستا لە کاتی وتاردانایە بۆیە بە نیشانەی پشتیوانی لە بزوتنەوەی کورد لە خۆرهەڵاتی کوردستان و وەربەرزکردنەوەی دروشمی ژن ژیان ئازادی بۆ هاودەنگی لەگەڵ تێکۆشەرانی کورد لە خۆرهەڵاتی کوردستان ئیمڕۆ لێران وەکو چالاکانی پارلەمان وەکو پارلەمانتارانی پارلەمانی سویس ئێمە هەوڵ دەدەین لە درێژەی بەرنامەکە وتوێژی جیاجوایان لەگەڵا بکرین بۆیە چاوتان لەسەر کورتکاناڵ بێ لەگەڵمان بمێنەوە تا کۆتایی بەرنامەکە. سپاسان دەکەین. Grüße Heratici. Willkommen. زۆر بەخێربی. زۆر سپاسان دەکەم. دەبینم کە لە زۆربەی چالاکیەکان کە پێکاتوە لە خۆپیشاندانی جۆرا و جۆر جەنابەت وەک ئەندامی ڕێبەراتی پارتی سۆسیال دموکراتی سویس و هەروەها بەرپرسی شاخەی بەشی کۆچبەرانی نیشتەجێ لە وڵاتە بەردەوام لەو خۆپیشاندانانە ئامادەیەکی بەرچاوت هەیە. پێم خۆشە لە زمانی ئێوەوە ببیستم کە ئامانجی سەرەکیتان لە بەشداری لەو چالاکیانە چییە؟ بەداخەوە هەروەکو دەزانم زۆر لە خوشکبرا کوردەکانی ئێمە لە ڕووی ناچاریەوە بە پێچوانی ویستی خۆیان وڵاتەکان بەجێدێڵن و لە ئاکام داوان دەبن بە بەشێک لە دیاسپۆرا لە وڵاتانی ڕۆژاوە. من بە ئامانجی پشگیریکردن لە ویستەکانیان بە ئامانجی پشتیوانی لە داخوازەکانیان بەردەوام لەگەڵیاندا بووم و دەبم و ئامانجیچم ئەوەیە لە ئێستا و داهاتوودا پشگیریان بکەم. سوپاس بەڕێز ئاتیچی بۆ بەژایرتان. سوپاس بۆ ئێوەش.
بەڕێز زۆر سپاس بۆ بەژایتان لە کۆبوونەوەی ئەوڕۆ لە گربوونەوەی ئەوڕۆ کە لەو ڕێپێوانە بەژار بوون لە کاتی پێشکەشکردنی وتارەکەتاندا بۆم دەرکەوت بەڕوونی کە حاڵەتێکی هەڵچوون لەباری هەستەوە لە ئێوە ڕوویدا پێم خۆش بوو هۆکاری ئەو هەڵچوونی ئەو هەستەتان لێ بپرسمەوە بۆ بینەرانی ئێمە باسی بکەن بەڵێ لە هەمان کاتێکە من وتەکەم پێشکەش دەکرد کچەکەم بە نێوی ژیار کەوتە بەرچاوم و ئەوە هاوتەری بوو هاوکات بوو لەگەڵ ساڵڕۆژی شەیدبوونی ژینا بۆیە هەڵچوونێکی تایبەتم پێوە دیار بوو و ئەوە هۆکارەکەی بوو ئێوە لە داهاتوودا بۆ کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چ پلانێکتان هەیە دەتانەوێت چۆن پژگیرانیە بکەن گرنگەوەیە کە کوردەکانی ڕۆژهەڵات و سەرجەمگرانی ئێران لەسەر داخواز و داواکانیان هەروە قوس و قایم و پێداگرانە ڕاوەستن هەتا ئەو کاتێک کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بە چۆکدا دێ و ئازادی و دموکراسی باوەش بۆ هەموو لای دەکاتەوە زۆر سپاس بۆ بەژایتان سپاس بۆ ئێوەش سلام میدیا من هەمیشە دەبینم تۆ بۆ هەموو تەزاوڕاتە کوردیەکان دەچی و بەجلی کوردی و بەڕێک و پێکی هەدەفی تۆ چییە کە هەمیشە دەچی بۆ تەزاوڕاتەکان سڵات لە بەخەبات جان زۆر سپاس ئەڤەڵ بۆ کورد کەناڵ دەستا و خۆش بێماندوو نەبن ئەمە وەک کورد کە لە دەرەوەی وڵاتی خۆمان دەژین بە وەزیفەی خۆمان دەزانین بە ئەرکێک دەزانین کە بەڕاستی دەبی هەموو جارێ بەجلی کوردی بین بۆ مەڕاستمانە و نیشان بدەین کە کورد نەمردووە ئەوڕۆ ساڵ یادی شەیدبوونی ژینایە ژینا کە پار شەهید بوو نەمرد بوو بە ڕەمزی ئازادی و ئەو شۆڕشە کۆتایی پێ نەهاتووە هەر وەخت کوردستان و ئێران ئازاد بوو ئەو دەم شۆڕش کۆتایی پێدێ دەستت خۆش بە میدیا پرسیارێکی دیکە تۆ وەکو کچێک کە لێرە گەورە بوویە و چەندیها ساڵە لە سویس دەژی حتمی ڕەفیقی سویسیت زۆرە لەگەڵ ئەوان بەحسی ئەو وەعزەی کوردانەی ڕۆژهەڵات دەکەی بەڵێ ساڵێکە ئەمن لە نزیکەی دەزانی 30 ساڵە لە وڵاتی دەژین بەڵام ساڵێکە ڕۆژهەڵات نووری لەسەرە و ئەوروپایەکان یا سویسەکان دەزانن کە کورد هەیە ئەسڵەن لەوێ و بەحسەکان زیاتر دەبن لە پێشدا بڕێک سەخت بوو دەتکرد کوردم دایان کورد ئەها کوردی تورکیە بەڵێ زۆر باز دەکەین ئەمە زۆر ئاکتیڤین ئێستا یانی لە هەموو جەیەکی باسی دەکەن کە کوردین بەجلی کوردیەوە دەچین و سویسەکانمان زۆر بەلای خۆمان ڕاکێشاوە بۆی کە ببینن کە ئەمە میلەتێکی نەمردوین زیندوینە لێرەین و هەر بەردەوام دەبین دەستت خۆش بێ هەر بەردەوام بە دەست خۆش بژین زۆر مەمنون Diese verschmutzte dicke Luft für all die sterbenden Bäume und ihren Duft für all die wilden Tiere in Not, für all das Lose, für all das endlose Tränenmeer, für die schönen Zeiten, die wir nur auf Bildern sehen, für das wir alle auf die Straße gehen, für die tapfere Jugend, für eine bessere Welt, für das zerstörte Paradies, für das Gefängnis voller Genies, für das Leid, das keiner versteht, für die verlorene Zeit, die einfach so vergeht, für all die Lügen, mit denen sie betrügen, für die Trümmer, in denen wir leben, für die Sehnsucht. Unser Leid zu stehen, für den Menschen, die Heimat und den Willen, für das Mädchen, das sich wünscht, ein Junge zu sein, für die Frau. Zendagi Azadi,
چرا امروز اینجا حضور دارید؟ میخواید چه پیامی واسه زنان ایرانی در داخل کشور برسونید؟ برای آزادی زنان کشورم اومدم و سرزمینم ایران. خیلی ممنون. دمیر آفرین دمیر آفرین حتی کی بسستی و بپاستی بجید فراماری ای گذار بستنه لطول فرمینا خوشی دار کردنه باید بونه گشت بتاو بونی کشت باید بونه بگلی کشکوی بینرانی خۆشەویست لێرەدا کاکزار قادر حاجی بەرپرسی کۆمیتەی سویسی حزبی دموکراتی کوردستانی ئێرانمان لەگەڵ کاکزار بەخێر بیت وەکو بەرپرسی کۆمیتەی سویسی حزبی دموکراتی کوردستانی ئێران بەشداری خەڵک ئیمڕۆ لە ساڵوەگەڕی شۆڕشی ژینا چۆن بینیت بەشداریەکە لە ئەس چاوەڕوانیەیە؟ سلااو ڕێز بۆیەوە و بۆ هاوڕێیانی کورکاناڵیش دەست و خۆش بێ پێشەکی لێرەوە ماندوونەبوونی و سپاسی خەڵکی خۆڕاگری ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین ئەوڕۆ بەو مانگرتنە گشتێ نیشانیاندا کە پێشمەرگە و هێزە کوردیەکان بە تایبەت حیزبی دموکراتی کوردستان ئەو هێزانێکە لە باشووری کوردستان و لە چیاکانی شەرجەیە هەموو خەڵکی کوردستان ئەوڕۆ پێشمەرگەی کوردستانە بۆ تێکۆشان خەڵکیش ڕاستەکەی بەشداربوونەکەی زۆر گرینگە هەمومان نیشاندن کە یەکگرتو و یەکدەنگ لێرە هەنگاو هەڵدەنێنەوە بۆ بەرەو ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران بۆ دابینکردنی وڵاتێکی دێموکرات و گەشتن بە مافەڕەواکانی گەلی کورد لە چوارچێوەی ئێران. بەشداری ئیمڕۆ فقط کوردە بەشدارە یا هەموو نەتەوەکانی بەشداری ئێران یا هەموو پارتە سیاسەکانی دانیشتوو جوغرافیای ئێران بەتایبەت کوردستانیش؟ لێرە ڕاستەکەی ڕۆ هەموو هێزە کوردیەکان بەشدن ئی ڕۆژهەڵاتی کوردستان هێزە ئێرانەکانیش بەگشتی هەمووی بەشدارن خۆپێشاندانی یەکەم خۆپێشاندانی سویسەیە کە دەوڕۆ دا کە هەموو هێزەکان بەشدارن بە تایبەت ئێرانەکانیش هەمویان بە تایبەت کوردی خوازەکان و ئەوانەی باوەڕان بە مافی گەلانی نێو ئێران هەیە هەموو لێرە بەشدارن خۆپێشان لێو ڕۆمانتەنیا کوردنیا هەموو گەلانی ئێرانی تێدایە. سپاس بۆ بەشداری. سپاس دەست و خۆش بێ و ماندوو نەبوونی بێ ئەوەی بەڕێزیش. كيف سرتي وبقاستي بجيت دمير آفرين دمير آفرين حتى كيف سرتي وبقاستي بجيت فلا مالي أي كتار بستني لدول كرمينا خوشي دار كردني فيكون قشت رو بەشداری ئەویج خۆپیشاندانی کوردین خۆرهەڵاتی کوردی ڕۆژهەڵاتی دەخواتی چ پەیامێک بۆ کوردی مەیە خۆرهەڵات چ مەسێژێتە بۆ کوردی مەیە خۆرهەڵات هەیە؟ بله سەیدا سلااو ڕێز بۆ تەلەڤیزۆنا کورد ji بۆ هەمیگەلە کوردستانی ئێرە هەر چ دووە برا بووە خزم و پارتی و فکر و باوەریە کوردا چ دوم بلا بوون لازمە کو ملەتە کورد ji بۆ یەکتیا کوردستان بۆ سەرخەبوونا کوردستان دەستە خە بدن هەفدی ژێنا ئامینی میناکێکی ji ژنا کورد ne bi tenê jînamî bi hezaran zîlanan bi viyanan bi bedeldan بۆ سەرخەبوونا کوردستان
لازمە یەکتیا کووردا چێوە کورد هەفتوو بگرن و هەفتوو حەز بکن بژی کوردستان بژی کوردستان سپاس نگاین دست و بر و هفت و نگاین بشوت و ندین دمیر آفرین دمیر آفرین ادا کی بسستی و بفاستی بشید دمیر بینەرانی خۆشەویست وەکو باسم کرد لەگەڵ بەشداری هەموو چین و توێژەکانی کوردستانی نیشتەجێ سوئیس هێز و لایەنە کوردستانیەکانی نیشتەجێ ئەو وڵاتیشە یەکگرتوانە ئیمڕۆ بەشدارن یەکی لەو لایەنانەیش کە بەشدار و لە خۆپیشاندانی ئەوڕوا کۆمەڵی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانە کاک فەرهاد عەلییار وەکو نوێنەری کۆمەڵی شۆڕشگەر لە وڵاتی سوئیس لەگەڵمانە کاک فەرهاد بەخێر بیت بەشداری کورد چۆنە بینید و بۆ دەنگی یەکگرتووی کورد ئیمڕۆ لە خۆپیشاندانی سوئیس زۆر بەرچاوە ئێوە بۆ خۆتان کۆمەڵی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستان چۆن هەڵێسەنگێنی بەڕاستی زۆر خۆشحاڵم منیش لێرە لە وڵاتی سوئیس کە بەڕاست بەشدار بووە نێروەکی بۆ خۆشتان دەیبین جەماعەتێکی زۆر کورد بەشدارن لێرە هەموو لایەنەکان بە فراخانی ناوەندی هاوکاری کە لێرە ئەوشتە ڕێکخراوی مەژبەردان زۆر خۆشحاڵین بە وەزیفەشمانزانی وەک کوردێک وەک پشتیوانی لە شۆڕشی ژن ژیان ئازادی ئەمەش بەشداری بکەین و ڕژێکی زۆریش کورد هاتۆ بە خۆشحاڵیەوە زێ خۆشحاڵێ بەڕاستی باس بۆ بەشداریانێ چاوەڕوانیەوە دەکرا کە هێزە کوردستانەکان ئاوا یەکگرتوانە ئیمڕۆ بانگەوازێکی یەکگرتوانە هەمویان پێکەوە لە چوارچەوەی خۆپیشاندانە بەشداری بکەن یانێ وەکو کۆمەڵە چاوەڕوانیەکانە بووە هەوڵتان بۆ ئەوەیدا هەوڵمان بۆ دا چاوەڕوانی وەشمان دەکرد هەر وەکی لە پارەکەشدا لە شۆڕش لە ڕۆژی شەهیدبوونی ژینادا حیزبەکانی ڕۆژهەڵات هەموو هەڵوێستیان گرت و تەواوی خەڵکی پشتیوان لەناوخۆ خەڵکی ناوخۆ پشتیوانان لێکرد ئێمەش بە وەزیفەمانزین لە دەرەوە کە بە پێش ئەو بانگەوازی حیزبەکانەوە بڕۆین و بە خۆشحاڵیەوە بەڵێ چاوەڕوانی وەمان دەکرد و هیوادارم ئەو شتە بەردەوام بێ و هەر هەبێ و دەستان خۆش بێ وەشمان دوونە سپاس بۆ بەشداری نگاین دست و بر و هفت و نگاین بشوت و ندین دمیر آفرین دمیر آفرین ادا کی بسستی و بفاستی بشید دمیر آفرین دمیر آفرین ادا کی بسستی و بفاستی بشید فلا ماری ای کردار خشتنی لدل فرمینا خوشدار کردنی گوێستە خێر مۆلینە سڵاو بەڕێز مۆلینا زۆر بەخێربی سپاس بۆیەوە وتارێکی زۆر سەرنجڕاکێشتان لەم خۆپیشاندانی ئەمڕۆدا پێشکەش کرد سپاس بۆ وتارە سپاس بۆ ئێوەش جنابتان ئەندامی پارلەمانی سوئیس لە پارتی سۆسیال دموکراتی ئەو وڵاتن هاوکات ئەندامی کۆمیسیۆنی وەزارەتی دەرەوەی وڵاتی سوئیسن من کە بیۆگرافیەکەی ئەوم خوێندەوە هەر لە تەمەنی 16 ساڵ تا ئێستا لە بواری سیاسیەوە چالاکن بە تایبەت بەڕێستان لە بواری پاراستنی پرس و پاراستنی مافی کە منەتوایەتەکان زۆر چالاک و تێکۆشانێکی بەرچاوتان هەیە سوپاسان دەکەم پێم خۆشە ئامانجی حزورتان لە خۆپیشاندانی ئەوڕۆ بۆ بینەرانی ئێمە باس بکەن بۆیە من لێرەدا لەم خۆپیشاندانە بەشدارم بۆ ئەوەی کە هاوپەیوەندی خۆم لەگەڵ خەڵکی گەلانی ئێران کە بۆ دیمۆکراسی و ئازادی و مافەکانی مرۆڤ وەک پشگەلێکی جیهانی خەبار دەکەن ئەو هاوپەیوەندی لێرەدا بۆ ئەوان ڕابکێنم بۆ خۆتان دەزان لە وڵاتی سوئیس دیمۆکراسی و ئازادی و مافەکانی مرۆڤ بە تەواوی
لە چاو وڵاتانی دیکە بەباشی پارێزراون دەپارێزێن بۆی هەوڵی ئێمە هەیە ئەو پاراستنی ئەو مافانە ببینە دەرەوەی سنوورەکانی وڵاتی سویسیش. بەڕێز مۆلینا وەک دەزانن ئەو ڕۆژتاڵێک بەسەر کوشتنی ژینا ئەمینی لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانەوە تێدەپەڕێت. لە ماوەی 1 ساڵ ڕابردوودا ئێوە چ دەستکەوتێکتان لە ئاکامی تێکۆشان بۆ دەستەبەرکردنی ئامانجەکانی گەلی کورد لە کوردستانی ئێران بەدەستهێناوە؟ ئێمە ئەو پرسەمان دێشنگ بدۆتە کۆمیتەی پارلەمانی سویس کە خەبات دژی توندوتیژی لە بەرامبەر خەڵکی سڤیل و هەروەها کەمایەتی نەتۆیەکان و ئەتنیکەکان دەکات و لەو ڕێگایەشەوە پەیوەندی ڕاستەوخۆمان لەگەڵ کمیسیۆنی مافی مرۆڤی سەربەڕێکانی نەتۆیەکان هەیە. ئەو دادە و ئەو پرسەمان گەیاندوێتە ئەو جێگایەش لە ڕێگایی پەرلەمانەوە بۆ پاراستی کەمایەتی نەتۆیەتەکان ئێران و ئەتنیکەکان. بەڵام بەداخەوە دەبێەوە پێ بڵم کە وڵاتی سوید بەو شێوەیە کە پێویستە نەیتوانیوە فشار بخاتە سەر ڕێژمی کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی لە بواری ئابووقەدانی یاگەماڕی ئابووری. ئەوە پێویستی بە خەبات و چالاکێکی زۆرتر هەیە هەتا وڵاتی سوید بکەینە ئەو قەناعەتە دەست لەو ڕێژیمە بەردا. بەڕێستان لە داهاتوودا بۆ ڕژاندنی پتری پرسی کول لە ئێران چ بەرنامە پلانەکانەیە؟ ئەوە لە ڕاستیدا بابەتێکی گشتی و سەرەکیە سویس پێویستە وەک وڵاتێک لە شێوەی هاوپەیوەندی بەردەوام هەتامەبەسی پشتگیری لە مافی ڕەوای گەلانی ئێران وەمێنێت لە مەیدانەکەدا وەمێنێتەوە و هاوپەیوەندیەکی گەرموگوڕی لەگەڵ وڵاتانی ئەوروپایی هەبێ مەبەستی بایکوتکردنی ڕێژیم و هاوڕابوون و وەرگرتنی ئەو بەرپرسایەتیە یاوە ئەسکۆکردنی ئەو بەرپرسایەتیە. پێویستە سویس پشتیوانی خۆی لە ئۆپۆزیسیۆنی و لە ئۆپۆزیسیۆن و دژبەرانی ڕێژیمی کۆماری ئیسلامی ئێران و بەتایبەت لە نێو ئەواندا کوردەکان بکات. زۆر ڕوونە تا ئەو کاتێک کە ڕێژیمی کۆماری ئیسلامی ئێران لەسەر کار بێت ئازادی و دیموکراسی لە ئێراندا بۆ گەلانی ئێران دەستەبەر نابێ و پرسی کوردیش بەبوونی ڕێژیم لە کوردستانی ئێران چارەسەر نابێت. نەکەین دەست و برد بە هەف چۆنەکەین پشت و چۆنەدەین دەمی ڕاپەڕینە دەمی ڕاپەڕین هەتاکەی بەسستی و بەپاستی بژین دەمی ڕاپەڕینە دەمی ڕاپەڕین هەتاکەی بەسستی و بەپاستی بژین بەلا